ئەم کاتتان باش خۆشحاڵی لە بەرنامەیەکی تری کەوانە بە دیداتان شادەبینەوە. ئێستا کەمترین باز لە ناو میدیاکاندا باز لە ئەرشی ڕووناکبیران و نووسەران و خاوەن قەڵەمەکان دەکرێت لە ڕووداوە سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگیەکاندا. دەپرسین ئەرشی ڕووناکبیران چییە لە ئێستای هەرێمی کوردستاندا؟ دوای ڕووداوەکان بکەون یان هەڵوێستیانە بێ لەسەر ڕووداوەکان یان خۆیان بەشێک من لە چارەسەری قەیرانەکان. دەنووسێت هەندێک لە نووسەر و ڕووناکبیرانی ئێمە خۆیان بە پەیامبەر و ڕزگارکەر و پێشەوی ئەم میلەتە دەبینن و دەیانوێت لە هەموو مەسەلێکدا خاوەن دەنگ بن لە کاتێکا کاری ڕووناکبیر نییە لەسەر هەموو شتێک هەڵباتێ. بەڵام لە وەڵامدا دەوترێت دەبێت نووسەر و کەسانی خاوەن قەڵەم بەدەنگ بێت لەسەر هەموو مەسەلەکانی کە پەیوەستن بە کۆمەلگاوە. ڕۆژنامەنووسێک بە تەنزەوە دەنووسێت بەشێک لە ڕووناکبیر و نووسەر و خاوەن قەڵەمەکانمان هەموو ڕەنگێکیان ڕشتووە بەس نارنجی ماوە لە هەڵوێستەکانیاندا هەر جارە و لەسەر بارێک بوون و کەس لێیان تێناگات. بەڵام دەژووترێت ڕووناکبیران ناکرێت لەسەر یەک دۆخ و لەناو یەک بەرگدا بمێننەوە. لەم بۆ چوونە جیاوازانەوە دەپرسین ئەرشی ڕووناکبیران و خاوەن قەڵەمەکان چییە؟ دەوترێت دەبێت ڕووناکبیر و نووسەران لەسەر هەموو شتێک قسەی خۆی هەبێت. دەنووسێت دەبێت لە هەڵوێستە سیاسیەکاندا ڕووناکبیران بێدەنگ دەبن و خاوەن پرۆژەی خۆیان بن. دەوترێت ئەوە ڕووناکبیر و خاوەن قەڵەمەکان بوون خەڵکیان لە مەسەلەی نائەدالەتی و بوونی گەندەڵی و ئازادیەکان بە ئاگاهێنایەوە. ڕووناکبیرێک دەنووسێت هەندێک لە نووسەر و خاوەن قەڵەمەکان بوونەتە پاشکۆی حیزب و لایەنەکان تەقلیدیانە مامەڵە دەکەن بۆیە شەڕ بە نووسەر و ڕووناکبیری ئازا و بە جورئەت دەفرۆشن. بەڵام لە بەرامبەریشدا دەوترێت ئەوە بەشێکن لە ڕووناکبیران دەیانەوێت بێهۆ لەسەر هەموو مەسەلەکان قسە بکەن. دەنووسێت هەندێک لە ڕووناکبیران بوونەتە مهەڕیج و بە ناوی فکری نوێوە سەریان لە خەڵک تێکداوە. دەوترێت ئەوە ئەرچی ڕووناکبیران و خاوەن قەڵەمەکان نییە قسە و سەرنجیان لەسەر هەموو مەسەلەکان هەبێت. دەنووسێت ڕاستە نابێت نووسەر و ڕووناکبیران لەسەر بورجی عازدا بنیشن و ئاگیان لە کێشەکانی کۆمەلگانە بێت بەڵام ناشکرێت ئەرکە ڕۆشنبیری و ڕووناکبیریەکەی خۆیان لەدەست بدەن. نووسەرێک دەڵێ هەندێک لە نووسەر و ڕووناکبیرانمان بە ناوی تازەگەریەوە شتی بێمانە دەکەن ئەمان فڕیان بە تازەگەریەوە نییە. ئەرشی نووسەر و خاوەن قەڵەمەکان لە نێوان دوو کەوانەدا دەبێتە تەوەریان بەرنامەیەمان بە خۆشحاڵی و میوانداری هەرێک لە بەڕێزان. دکتۆر فەرهاد پیرباڵ نووسەر و ڕووناکبیر دکتۆر ژیان سوپاسەکەی. هەروەها بەڕێز دکتۆر محسین ئەحمەد عومەر نووسەر و ڕووناکبیر و ماوەسای زانکۆ دکتۆر ژیان سوپاسەکەی. سەرەتا دکتۆر فەرهاد ئەگەرەوە پرسیارە لە بەڕێز بکەم بە کورتی ئەرشی ڕووناکبیر چییە لە کۆمەڵگای کوردیدا؟ بەرنامەکەت دا بەڵام خەڵک کە تەماشای بەرنامەکەت دەکەن بەختیان هەیە بە تایبەتی لەم بەرنامەیە ئێستا لەبەرەوەی جۆ لە دوو کەس دەگرن کە هیچ جێکێکیان حزبی نییە. دکتۆر ماسین سەربەیز حزبێکی پەیوەندی بە خۆمەوە هەیە. قسەکەم غەڵەت دەرچوو. بینەرانی خۆشەویست من ئیعلان دەکەم کە من شەخسیەن خۆم سەر بە هیچ حزبێک نیم. وام دەزانی ئەویش سەر بە هیچ حزبێک نییە. من وەڵامی پرسیارەکەمەوە مافیشت نییە لەسەر من قسە بکەی بە هیچ کاکە من وا دەسم پێکرد کە دوو کەسی جوان قسە دەکەن ئێمە جوانین ملەتێک ئێمە جوانین بزانە لە ئێستاەوە دەستی پێکرد دوو ڕووناکبیر خۆیان بە شەڕ دەر لەسەر نا بە شەڕ نایەن بێ کەواتە من ویستم ئەوە بە خەڵکی جوان بڵێم بۆ بەرنامەکەشتان کە بەختیان هەیە دوو کەسی ناحزبی قسە دەکەن لە بەرچی لەبەرەوەی تەوەرێکی گرنگی بەرنامەکەی تۆ پەیوەندی بە مەسەلەی حزبی بوونی ڕووناکبیر و ئیلا ئاخیرەوە هەیە. ئێستا دێمەوە سەر قسەکەم وەڵامت بدەمەوە. من وا تێدەگەم تەواوی ئەو توێژەی کە ناوی ڕووناکبیرە یان ناوی لێ دەندرێ ڕووناکبیر یان خۆی ناو لە خۆی دەنێ ڕووناکبیر یان نازانم بۆ ڕووناکبیرن تەواوی ئەو توێژە ئەو کەسانن کە کۆمەڵک فکرێکی عەزیم سەرچاوەیەکی هەیە سیستەمێکی فکری فەیلسوفێک مفەکرێکی گەورە وەردەگرن دەیجوونەوە وەکو مەیمون و وەکو کۆمەڵێک بوو کە شوشانەی چی پێ دەڵێن وەڵێ بووکەڵەکانی ڕووناکبیر لای من ئەوەیە و بۆیە من تووڕە دەبم پێم بڵێن ڕووناکبیر کەواتە پێ بڵێن چی بە من بڵێن چی فەرهاد پیرباڵ مەسەلەی چترە بەرنامەکە لەسەر من نییە هەمە بەرنامەکەی خۆتە
بەو ئاراستەیەدا مەبە بیکەیت شخصی ناکەین بە شخصی بەڵام تۆڵی پێم ناخۆشە پێم بوو تێ ڕووناکبیر بەڵێ لەبەر چە لەبەر ئەوەی ئەمانە تەنیا ڕووناکبیرێک هەمویان ڕووناکبیرێک بە بەغا بووکەڵا هەموو ڕووناکبیرێک بە بەغا و بوو هەر هەمووی هەر هەمووی بۆ دواز دەکەم ڕووناکبیرێکم بۆ بێنە لە کوردستان یان ئەفکاری مێتۆدی مارکس تەرجومە دەکات بۆ ناو حەزبێکی خۆی یان بۆ ناو کتێبێکی خۆیاتێک یان ئەفکاری فرانکفۆرتی یان ئەفکاری ئایدیۆلۆجیستێکی سەروی خۆی حتمما دەڵێم سەروی خۆی یعنی هی خۆی نییە لەوی وەرگتووە یان خەبات جێڕێکی زۆر مەزنی زۆر تەریخی کە ئافرین تەنیا بۆ ئەو دەجوونەوە کەواتە پێناسی ڕووناکبیری کورد چییە لای نییە ئەوەی وتم کۆمەڵێک بە بەغا و مەیمون زۆر چاکە ڕووناکبیر کۆمەڵێ بە بەغا و مەیمونن شتێک نییە نای ڕووناکبیر سبەینێ لە ئەنتەرنێت بڵاو دەبێتەوە دەڵێن فەرهاد پیرباڵ وایوت من یەک ڕووناکبیرم بۆ بێرە ئاگادار بە قسە لەسەر ئەوە هەیە یەک یا دوو زۆر ڕووناکبیرمان یەک دەوێ خۆی لەو بە بەغای و مەیمون بەڵام کۆی ڕووناکبیران سیستەمێکی فکری خۆی هەبێت زۆر باشە کۆی ڕووناکبیران تۆ ناوێنەی کۆی ڕووناکبیران ناو دەنەی مەیمون و بە بەغا قاتیبەتن بەڵام بۆ قسانە ئەوە پەیوەندی بە دکتۆر فەرهادەوە بەڕاستی ینی بەنسبەت منەوە خوێندنەوە نییە ینی من ڕوانینێکی تایبەتی خۆم هەیە و بە هیچ شێوەیەکیش لەوانەیە بەلامەوە ئەو خوێندنەوەی دکتۆر فەرهاد گرنگ نەبێ چونکە ئەمە ناچێتە هیچ شوێنێک ناگاتە هیچ شوێنێک هەموو ڕووناکبیرێک و هەموو نووسەرێک و هەموو ڕۆشنبیرێک بە بەغا و مەیمون لە قەڵەمدەی عیلاج نییە عیلاج نییە مەیمون یا بە بەغایان لاسایکردنەوە نەبێت ڕاگەرانبەرێ مەیمون و لاسایکردن بێت دوو نقطە قسەی فەرهاد پیرباڵ ئەمە خۆی عکسەکەی ڕاستە تێمەگەی عکسی ئەمە ڕاستە عکسەکە چۆنە عکسەکە تێم دەگەی دەبی تێم بگەی چۆنە پێم بڵێ ئەمە خۆ مهمنیمە خوێنەرانی خۆشەویست مهمن خوێنەرە جوێگرن بەڵێ بینەران بڵێ ینی من نامەوێت بەڕاستی ببێتە هۆی ئیستیفزازی دکتۆر فەرهاد بە هیچ شوێنەیەک لێگە ڕێباڕێی خۆم بدەم منیش خۆت کرد و مەجاری دکتۆر مەحسین من دیەمەوە لای بەڕێز پرسیاری بچووک بوو بەڵێ ئەو دەڵێن پێم بڵێ ڕووناکبیرێکە پێش هەموو شتێک من حەز ناکەم ینی گفتوگۆ بەو شێوە دابەزێ پرسیار لە من بکرێت لە بەرنمەیەکی تایبەتی ئایا تۆ حزبی یان حزبینی ئەوە ئەگەر من هەر حزبێک بم سەر بە هەر حزبێک بم پەیوەندی بە خۆمەوە پەیوەندی بە لەوانەیە بە خەڵکی کوردستانی شۆ ئاگادار بوو کە مەمە بەسم ئەو نەبوو من وام دەزانی من بەنیاز پاچی سوالەکەم بەڵێ دکتۆرجان بەڵێ دکتۆرجان من مەبەسم تۆ نەبوو دوایی بەنسبەت ئەم وەڵامە ینی من بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەو ڕوانینێ ئەودانیم بەو شێوەیەش باز ناکرێت یەکێک ئەگەر خوێندنەوەیەکی هەبێ دەبێ خوێندنەوە کە پێشکەشکا و ببڕێتەوە ینی من ئێمە دەیان ڕۆشنبیرمان هەیە دەیان موسەقفمان هەیە دەیان پیاوانی سیاسیمان هەیە بەڵام پرسیارەکە بۆ بە شێوەیەکی تر ناکرێت برێ بۆ ناوترێت سیاسیەکان کاریگەریان لەسەر مشتەمەڵی ڕووناکبیرێکم پێ بڵێ مەیمون نەبێ بە بەخا نەبێ دوو نقطە دکتۆر فەرهاد پیرباڵ کاکە من هەز دەکەم ڕۆشنبیرانی ئێمە نسبەیەکی زۆر لە ناو تەقلیددا دەژین یەکێک لەوانە خۆی ئەوەی فەرهاد پیرباڵ خۆیە کە لە ناو تەقلید و لاساییکردنەوەیەکی زۆر خەز دەژی خۆی وایە خۆی ئەو هەیە لە ناو تەقلید و لاساییکردنەوە دەژێت خۆی تەقلیدی هەموو دنیا دەکەیتەوە تۆ یەکم پێ بڵێ هەموو دنیا دەکەیتەوە تەقلیدی هەموو دنیادا تۆ خوێندنەوەت نییە تۆ خوێندنەوەت بۆ هیچ مشتەمەعی کوردی نییە بۆ ئینسانی کوردی نییە خوێندنەم بینیوە ڕۆژێک لە ڕۆژان
مەقالەیەکی تۆ بخوێنمەوە کاریگەری هەبێت دوو کەس باسی بکە بڵێ فەرهاد پیرباڵ تۆ ئافرین بەرنامەکە لەسەر ئەو ڕوانینانەیە کە تەرح کرا ئێستا بەرنامەکە نانە دکتۆرجان لەسەر تۆ نیە بەڵام تۆ تەرحی کردوتە کە ئەڵەی ڕۆشنبیر و ڕووناکبیر بە بەقاڵی وەڵامی ئەوە دەداتەوە لەسەر شەخص نیە بەڵێ من ڕاست دەکا من دەڵێم ئەگە خوێندنەوەکت هەیە ئەگەر ئێمە مۆدلێکی ڕووناکبیرێک کە دکتۆر خۆشی خاتوم دکتۆرجان دکتۆر ئەگەر خۆشی پێی ناخۆش ئاڵە پێم بڵێن ڕووناکبیر بۆ لا دوایە یعنی بۆ لا دوایە ئەم قسەی دکتۆر فەرهاد ناچێتە شوێنی خۆی و خوێندنەوەیشی ورد نییە بۆ مەسەلە لەبەرەوەی کاکە من لە سلوبی فەرهاد پیرباڵی زۆر باش شارەزامە دەزانم فەرهاد لەسەر شۆک کار دەکا شۆک ینی لە جیاتی فەرهاد پیرباڵ بیەوێ وێنە دروست بکە بەلایەوە گرنگ نییە چ وێنەیەشی هەیە لە ناو کۆمەڵانی خەڵکو لە ناو نووسەران بەلایەوە ئەسلەن مهم نییە ئەو شتە مهم ئەوەیە ئەو باسی بکرێ بچێتە سەر تەلەفۆنەکان بچێتە سەر هەموو شوێنێک لەم دەم بۆ ئەمدام وەکو لە کوردەواری ئەوەیەک هەیە پندێک هەیە دەڵێن یەکێک ئەگەر لە گوند پێشتر باسییان بکرد بچووبایە ناو هەموو زارێک دەچوو لەسەر ڕێکی خۆم بەرنامەکە لەسەر لەسەر ڕوانی دەستم پێکرد لەسەر ڕوانی دەستم پێکرد بەرنامە لەسەر تۆنیە لەسەر لەسەر ڕووناکبیرە لەسەر نمونەیەکی ترە لەسەر ڕووناکبیرە لەسەر ڕووناکبیران و کوردەوارێک کاچ خۆم لەسەر من نییە برای بەڕ دکتۆرجانەوەی بەرنامە دەستمان لەسەر منە دکتۆرجان ئەگەر سەری من بەرنامەکە لەسەر تۆ دانیشتوی تەحلیلی من دەکەیت تۆ بە من باشە یەڵە لەسەر من خوێنەرانی خۆشەویست دکتۆرجان لەسەر تۆ نیە دکتۆر بەرنامەکە دەکەم دکتۆرجان لەسەر تۆ نیە دڵنیابە بینەرا سەری من کەن توی شەرەفتان باشە دکتۆر لەسەر تۆ نیە با ماوەیەک بمەوە دکتۆر محسیە مۆلایتەوە بینەرانی خۆشەویست دکتۆرجان یەک دەقە مەجالی من بەی دکتۆر دڵنیابە لەسەر تۆ نیە دکتۆر وەڵڵاهی لەسەر تۆ نیە پێی بڵێ تادیبیکە زۆر باشە زۆر چاکە ببوورە دیبیکە لەسەر دکتۆرجان لەسەر من نییە بەرنامە دکتۆرجان ڕێگا بە خۆت دەدەیت زۆر باشە دکتۆرجان بۆ ڕێگا بە خۆت دەدەی لە بەرنامەیەک بە من بڵێ دوو کەس بە من بڵێ ینی ئەو سیفەتی حزبیە حزبی لۆ لەو دکتۆرجان هەنێ لە دکتۆر مەحسین تۆ حزبیە حزبی دکتۆرجان ڕازی دکتۆرجان ببوورە دکتۆر مەحسین ئاماژە بۆ دەدا دکتۆر فەرهادجان زۆر دکتۆر بابە هێمنی زۆر چاک ئەو دەڵێ ئەو مۆدێلەی کە تۆ باسی دەکەی ئەو مۆدێلە وەکو دکتۆر فەرهاد ئەو مۆدێلە خۆی وایە ئەڵێ بۆ ئەم تەحمیمە چییە لا دوایە هەموو ڕووناکبیرە هەموو نووسەرێک مەیمون و بەبەغان کەواتە من بۆ من لەگەڵەوە دانیم بە هیچ شوێ بانگۆت نەکردووە ئەساسەن بۆ بەرنامەکەت ئەگەر تۆش قەنەعەت وایە ئەگەر تەنیا کاک دکتۆر مەحسین ئەو قەنەعەتەی هەیە کە من کۆمەڵگەی کوردەواریم نەخوێنێتەوە من کوڕی پیرباڵ قەساویمە لە هەولێرێ چاوێکی هەولێر بووە لە شاری خۆم ژیاوم لە منداڵیەوە خانەدان پارەدار تێر نەقسم نەبووە تا مشتەمای خۆم نەناسم باش کۆمەڵگەی خۆم خوێنێتەوە دەرکم بەوە کردووە چ شتێک باشە بۆ مشتەمای من بە هیچ نەبێ یەک دلیل من لە فەڕەنسا بووم زانیم کوڕێکی وەکو ئەم لە دانیمارک دەژیا نەهاتم پێتم گوت وەرە فەڕەنسا زەمالەیەکت بۆ پێتم گوت شخصیەوە ئەمە نەبووم ئەتوهینا فەڕەنسا ئەمە نەبووم هاتمەوەشتی شخصیە دکتۆرجان دکتۆر شخصیە بریانیتان بۆم نەکرد لە ماڵەوە شخصیە بۆ بەڵگەی بریانیتان عافێت بێ بەڵام پرسیارەکە ئەوەیە تۆ بۆچی دەڵێشتی شخصیە ناڵێت درۆیە تازەش گوتی درۆیە بەس نەیتانی بە بریانیەکە ئۆکەی کورە دکتۆر کەنداڵ باشە دکتۆرجانەوەشتی درۆ دەکەی درۆ دکتۆرجان بەسە بەو شتانە مەژی بەسە عیب ئەگەر خوێندنەوەکت هەیە پێشگەر خوێندنەوەکت هەیە دکتۆرجان ئەگەر خوێندنەوەکت هەیە بیڵێ ڕەیەکت هەیە بیڵێ لەبەرەوەی بەرنامەکەت کردە بەرنامەی من نەخێر نەخێر بە هیچ من دکتۆر فەرهاد یەک ماوە بدەمێ بەڵگەت دەدەمێ بەڵگە کە من ئێستا لە بریانەکە با دەرچین دکتۆرجان با لە بریانەکە خوێندنەوەک غزلاف
امانتهم هنا فرنسا دكتور جان دكتور اول شيء شخصيه دكتور جان طبعا شخصيه كبرنامج دكتور جان برخصت رونا كبير اعمى دكتور جان اكري ابو من رونا كبير دكتور جان الشرف في هركز شي جاب من رونا كبير زور باشا دكتور رونا كبير باشا باشا زور شاكر دكتور فرهاد بيرباو بله اكري من او بسياره اللي بكم رونا كبير مهامي تشلا كومال قاده رونا كبير دبي او بكا كمن ديكم شلون بوم رون كيتوا برو بپرسە من زۆر مهمم بڕۆ لە ژیانم بپرسە بکۆڵەوە بزانە چم کردو بۆم ڕوونکەوە من چ دەکەم بێن تەقلیدی من بکەنەوە زۆر چاکە زۆر باش ئەمە دکتۆر محسن بێن تەقلیدی من نەکەنەوە تەقلیدی من بکەنەوە لە چ ڕۆژێک بەڕێبواسی وێلی موت بەڵام تۆڵێ ڕووناکبیران ئێمە لاسای خەڵکەکەنەوە خەڵکی ژەڵی تەقلیدی من کاتەوە تۆ من ڕووناکبیرم چۆن ڕۆژێک بە ڕێبوارمت وتم ڕێوار تاوان ڕێبوار بەختیار لەوانەیە یەک یا ناوێت تریش تۆ شەزا حەسە مێنە ناو ڕووناکبیر تۆ بەختیار عەلی مێنە ناو ڕووناکبیر من باسم نەکردەوە خۆت باسیەکەی ئەوەت پێ بەڵێ باخر ڕێبواری مێنە ناو ڕووناکبیر کۆمەڵێک ناو هەیە بەڵێ ڕووناکبیر نییە خەڵک وا تێ دەگەن ڕووناکبیرن زۆر باش لەبەرەوەی هەوڵدەن سیستەمێکی خاص بە خۆیان هەبی کە ئەو سیستەمە تەفەکورە خاص بە خۆیە دروست کرد مەسعود محەممەد ڕووناکبیر نییە فەیلسوفێکە مفەکرێکە بەختیار لە ڕێگەی ئەوەیدا سیستەمێکی تەفەکوری تایبەت بە بەختیاری دروست بکە ببێتە ئەو مفەکرە زۆر باشە ئەو کەسانەی خواروی ئەمان بەڵێ ئەمانە یەک تەقلیدی مارکس دەکاتەوە یەک تەقلیدی ماو دەکاتەوە بەڵام ئێستا تۆڵێ هەنێ ڕووناکبیران تەقلیدی من کەنەوە ئێستا وا دوت تۆ بە من دەڵێ ڕووناکبیر چ بکە منش گوتم ئەرچی ڕووناکبیر چیە لە کۆمەڵگادا ئەگە بەدیێ ڕێ پێم بڵێ شۆک زۆر چاکە ئەرچی ڕووناکبیر شۆکە ئەرچی ڕووناکبیر لای دکتۆر محسین بەڕێز مامۆسای زانکۆی لە فەڕەنسا خوێنوتە ئەرچی ڕووناکبیر چییە لە کۆمەڵگادا لەگەڵ ڕووداوەکاندا بێ بە دوای ڕووداوەکانەوە بێ یان حلولی پێبێ بە ڕووداوەکان لەوانەیە ڕۆشنبیر با بڵێن ڕووناکبیر تۆ دەڵێ من دەڵێم ڕۆشنبیر هیچ ئەم حلولانەی پێ نەبێ بە پێچەوانەوە ڕۆشنبیر هەوڵ دەدا خوێندنەوەی خۆی بکە ڕوانینی خۆی هەبێ کاریگەری فکری خۆی بنێری بۆ ناو کۆمەڵ هەندێک نۆرم و هەندێک مێتۆد و هەندێک مۆدی فکری و کۆمەڵایەتی و سیاسی بگۆڕێ و لەوە زیاتر نییە ینی کاریگەریەکان هەروە دەکەوێتەوە چەندت گۆڕیوە ڕووناکبیری کاک محەممەد ئەو بەرنامەیە ڕاگرت کە دکتۆر جان بەڕوخسەت دکتۆر جان ناوەڵە من باشە ئەرچی ڕووناکبیر ببوورە دکتۆر جان ئەرچی ڕووناکبیر لەم کۆمەڵگایەدا ببوورە دکتۆر جان ببوورە دکتۆر جان تۆ میوانی بەرنامی ئێمە زۆر سپاس دکتۆر جان ئێمە سپاسی جەناب دەکەین تۆ میوانی بەرنامی ئێمەی سپاس دەکەین ئەرچی ڕووناکبیر لەم کۆمەڵگایانەدا لەم کۆمەلگایانی کە پیانەوتێ کۆمەلگای بەرەو تازەگەری بەرەو کرانەوە بەرەو نوێبوونەوە ئەڕۆن ئەرچی ڕووناکبیر چیە لەم جۆرە کۆمەلگایانەدا یعنی تۆ دەڵێی نابێت لەسەر ڕووداوەکان بە پاڵ ڕووداوەکانە بڕوە یاخود مووقفی هەبێ هەنێ ڕووناکبیران بینی ئێمە لە سووریا لە میسر لەوانە بەشداری هەنی حدەسی سیاسیان کرد لە کوردستان باماشۆ ئەرچی ڕووناکبیر چییە خۆی ڕۆناکبیر نابێ خۆی جیاکاتەوە لە هیچ ڕووداوێک و لە هیچ بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی سیاسی فەرهەنگی ناو کۆمەڵەکەی خۆی بە پێچانەوە بەڵام شەر نییە بتوانێت لەسەر هەموو شتێک قسە بکاتن یاخود بەڵکو هەوڵ دەدا مۆدلێکی فکری بنیاد بنێتن کە کۆمەلگەی پێ بخوێنرێتەوە زۆربەی خەڵک خۆی تێدا بدۆزێتەوە بەڵام ئێمە تا ئێستا کە گەیشتینێتە ئەو ئاستەی کۆمەڵی ئێمە گەیشتۆتە ئەو ئاستە کۆمەڵایەتیە شارستانیە با بڵێن ئاڵۆزەی ڕۆشنبیرانمان بتوانن ینی کاریگەریەکی قرس دروست بکەن من دەڵێم نەخێر لەبەرەوەی ئێمە لە ناو فترێکی گواستنەوە داین هەتا لەسەر ئاستی کۆمەڵایەتی سیاسی هەتا ئێستا کە شار بەمانای شار لە ناو کورد زۆر دروست نەبووە ینی فکری شار زەئیزاوازە
یاتر ئەمە خۆی مفهومی شار پەیوەندی بە ڕووناکبیرەوە هەیە طبعا هەمان شێوە ڕۆناکبیر لە شار دروست دەبێتن فۆرمی شاری پڕمان نییە شاری کاملمان نییە بە هەمان شێوە هەز دەکەم ڕۆشنبیری کامل و پڕیشمان نییە بتوانێت کاریگەری خۆی دروستکە کەواتە تا ئێستا ڕووناکبیر نەیتوانیوە ئەو قورسایی هەبێت لە کۆمەلگادا بە پێچەوانەوە هەندێک مۆدلی ڕۆشنبیری تایبەتی تر هەیە لە ناو کۆمەڵ زۆر کاریگەریان هەیە لە ناو کورد بە تایبەتی ئەمەش دەگەڕێتەوە بۆ هۆی ئەو ئاستە و ئەو هەڵکەوتە کۆمەڵایەتی کە کورد تێدا دەژین هێشتا نەگەیشتۆتە ئاستێکی مەسەلەن ڕۆڵێکی زعیفە بەڵێ زیاتر سیاسی کاریگەری زیاتر سیاسیە کاریگەریە زۆر باشە من دیە مۆلای بەڕێزە دکتۆر فەرهاد ڕووناکبیر نەیتوانیوە بێتە کاریگەر مۆدلێکی گەورەی هەبێ تەسیری هەبێت لەسەر کۆمەلگا ئەمەش پەیوەندی بە شارەوەی شارێکی کامەڵ نییە تا ڕووناکبیر بە مانای ڕووناکبیر سەر هەبدا ئەمە لە قسەکانی دکتۆر محسینات دەرکەوت پەیوەندی ڕووناکبیر و شار کەسێک ڕێواری خوێن بێتەوە بەختیار عەلی خوێن بێتەوە مەسعود محەممەدیشی خوێن بێتەوە لە کتێوی مرۆڤ و دەوروبەر بەڵێ کە باس لە دەوری فەرد دەکا کە بە تێگەیشتنی من مەسعود محەممەد یەکەم فەیلسوفی کوردە باسی لە دەوری تاک کردوێ بەڵێ پێش مەسعود محەممەد لە فکری کوردی باس لە دەوری توێژ کراوە توێژی گەنجان بەڵێ توێژی تەڵەبە قوتابیان سەری ڕمی شۆڕش مەلا مستەفای بارزانی چینی کرێکار نازانم داینەمۆی گۆڕینی مشتەمان کارل مارکس کە یەکەم جار عەبدولواحید نووری لە مێژووی ڕووناکبیری کوردی بەڵێ ئیشی لەسەر کردو یعنی یەکەم ڕووناکبیری چەپمان مارکسیستمان چەپگەرامان عەبدولواحید نووریە شان بەشانی ئەو جەمال عەرفانە بەڵێ کە دەڵێن دەستێکی مەلەکی یا دەستێکی نازانم ئەو کاتەی سلێمانی شەهیدی کردووە جەمال عەرفانی کوشتووە پێش مەسعود محەممەد باز لە دەوری توێژ کراوە لە ئەو گۆڕینەی کە تازە بەحستان دەکرد ڕووناکبیر دەبێ بیگۆڕێ باز لە توێژ کراوە دەوری توێش قوتابیان گەنجان ئێستا ئافرەتان پەیدا بووە منداڵان پەیدا بووە سێکسی وەسەد سێکسی وەسەد وەڵا جوانە مەبەستم ئەو نەژن و نەمێردەکان نەژنە و نەمێردە هۆنێ توێژێک نێست ڕێکخراویان هەیە مەسەلەیان هەیە کاری بۆ دەکرد بە کورتەکەی پێشی مەسعود محەممەد لە مێژووی ڕووناکبیری کوردی یا لە مێژووی فکری کوردی ئەگەر تۆژەرێک بێ لێکۆڵینەوەی لەسەر بکە باز تەنیا لە دەور و باەخی چین باز لە تاک نەکراوە مەسعود محەممەد یەکەم مفەکر کوردە زۆر چاکە دێ باز لە مەسەلەی دەوری فەرد دەکا ئۆکەی پرسیارەکەی تۆ چ بوو؟ پرسیارەکەی من ئەوەیە دکتۆر محسین دەڵێت ڕووناکبیر تا ئێستا نەیتوانیوە کاریگەری هەبێت لەسەر کۆمەلگا و سیاسەکان زیاتر کاریگەریان هەبووە نەبوونەتە توێژێک نەبوونەتە دەنجێکی گەورە لە ناو کۆمەلگادا ئەوەی مەسعود محەممەد و بەختیار عەلی و ڕێبواسی وێلی و چەند مفەکرێکی یان چەند نووسەرێکی گەورەی ئاوهایان خوێند بێتەوە دەزانن کە شار دەمێکە دروست بووە ئەیلا دوایە دکتۆر محسین ئەمانەی نەخوێنەوە بۆی ئەڵە شادوست ئەی تۆ واڵێ بەرمە دەکاکە واز بێنە قسە بکەم بەڵێ فەرموو من دەمەوێت قسەیەک بکەم تۆ لەسەر ئەوە ئیش دەکەی من و ئەو پیاوە بە شەڕ بێنی دەتۆ سەبر بگرا بەڵێ فەرموو
ئەو کەسانەی مەسعود محەممەدیان خوێن بێتەوە کە باز لە دەوری تاکە کەس دەکەن فەرد دەکەن سەرهەڵدانی فکری تاکگەرایش فکرێکی شارستانیە. ئەو دەڵێ ڕووناکبیر بەمانای ماقسەکەم تەواوکەم با من ئەو قسەم تەواوکەم دکتۆر ئەڵێ بەمانای وشە دروست نەبوو کاریگەری نەبووە. ئێخە من جوابت دەدەمەوە مادام مەسعود محەممەد 25 ساڵ پێش ئێستا لە زمانێک کە سەدام حوسێن حکمی دەکرد مەسعود محەممەد جورئەتی ئەوەی پەیدا کرد گوتی فرد تاکە کەس سەدام حوسێن مهمە نەک عشیرەتەکان و حەزبەکەت و بە سەدامی گوت ئەمە پەیامێکی فکری بوو بەس من تێگەیشتم و چەند کەسێکی دیکە بەستم ئەو خەڵکانەی مەسعود محەممەد کەواتە تۆ لە دوای ڕووناکبیر هەیە ڕووناکبیر و کاریگەریشان لە کوردستان لە زمانی مەسعود محەممەدیەوە دروست بووە ڕووناکبیر و شار لە زمانی مەرحوم مەسعود وە ئەوەی محەممەدەوە بەختیاری خوێن بێتەوە چی خوێنەوە دەزانێت وە مەسەلەی ڕووناکبیریش پێویستی بە زۆر باشە دکتۆر ژیان زۆر باشە خواحافیز بەرنامەکە مایەتی دکتۆر بەڵام ئازام ئیسراحەت دەکەم بەڵێ پەیوەندی بە شارەوە نییە مەفهومی ڕووناکبیر ئەمە بۆ زیاتر تەوزیعکەی خۆی ئەمە بەو شێوەیە نییە بە پێچەوانەوە شار ینی شار واتە فکر واتە بەرهەمهێنانی ئەدەبی فکری ڕۆشنبیری واتە دروستبووری شارستانی خۆی شارستانی ینی شار بەڕاستی ینی هیچ ئەوەیەکی تری نییە پێناسەیەکی تری نییە بەڵام مشکلەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی میلەتانی موسڵمان ینی لەناو هەڵکەوتێکی دیکەی سیاسی کۆمەڵایەتی فەرهەنگی اقتصادی تایبەت زۆر تایبەت دەژین بنچینەی سەرهەڵدانی تاک ینی ئەگەر لەم ئێستاوە دەست پێ بکە لەمڕۆ ئەجینە بە هیچ شێوەیە تاک وجودی نەبوو بەڵکو و ڕۆژهەڵات هەمیشە لە نێوان ئەو دەڵێ مەسعود محەممەدەوە مە قسەی دکتۆر فەرهادە تاک من لەگەڵ ئەو خوێندنەوەدانیم ئەو دەتوانێت احتیفاز بە ڕێی خۆی بکات کێشەیەکمان نییە بەڵام من خوێندنەوەیەکی ترم هەیە من هەست دەکەم بە هیچ شێوەیەک فرد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە ناو میلەتانی موسڵمان بوونی نییە فەردیانی چی فرد و فەردیەت ینی ئەندیڤیدوالیزم فەلسفەی ئەندیڤیدوالیزم فەلسفەیەکی بۆرژوازیە لە ڕۆژهەڵات لە ناو میلەتانی موسڵمانە و غەیرە موسڵمانی ڕۆژهەڵات ینی بۆرژوازیەت و ئەندیڤیدوالیزم و وجودی نییە بەڵکو فەلسفەی سەردار و کۆیلە هەیە ینی سەردار و کۆیلە سیستەمی دیسپۆتیزم هەیە کەواتە فەرق نییە ڕووناکبیر لەکوێدا ینی پێ دوای ڕووناکبیر ئەو دەڵێ ئەگەر ئەوانەی ئەگەر کەسێک ئەمانە بخوێنێتەوە ئەو ناوی کۆمەڵی کەسی بێت لەوانەیە مەرحوم مەسعود محەممەد بەختیار عەلی ڕێبوار سیوەیلی دەڵێ ئەمانە بخوێنێتەوە هەستەکە بەڵێ ڕووناکبیر هەبوو و کاریگەریشی هەبووە قەیدی ناکە ئەوانە ڕووناکبیرێکن بەڵام ئایا دەکەونە بەر ئەو خوێندنەوەی من کە باز لەوە دەکەم کە ئێستاش فەردیەت لە وجود لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە کاتە ڕووناکبیر لە کۆمەلگای کوردیدا وجودی هەیە ڕووناکبیر دەتانی بڵێ مەبەست لە ڕۆشنبیر هەیە بێگومان ڕۆشنبیر هەیە ڕۆشنبیریمان هەیە کۆمەڵک فۆرمی ڕۆشنبیریمانە سیاسیەکی ڕۆشنبیرە مەلایەکی دینیش خۆی بە ڕۆشنبیردا دەنێ ئەوانەی کە خاوەن قەڵەمن ئەوانەی تێزیان ئەوانەی بیرکردنەوەیان هەیە یعنی ئێمە ئەمسالێکمانەیە کەسانێکمانەیە ڕووناکبیرێک من بتوانە خوێندنەوەیان هەبێ بۆ ئەم کۆمەلگایە بۆ کێشەکانی بۆ مەسەلەکانی خوێندنەوەیشی سۆسیۆلۆژیان هەبێ خوێندنەوەیشی ئابووریان هەبێ نەخێر زەعیفە زۆر کاتە ئێمە ڕووناکبیرمان زەعیفە زۆر من هەست دەکەم زۆر بەش لە ناو جۆرێک لە تەقلید و نەخوێندنەوەی دەرەوە نەخوێندنەوەی خۆی یان پشت نەبەستن بە ڕوانینی خۆیان زۆر چاکە بەشێک لە ڕووناکبیران لە ناو تەقلیدا دەژین ئەو کوا ئەو تاشیە ئەو فەردیە کوا کە هەیە تۆ باسیەکەی ئەمە قسەی دکتۆر محسینە بەختیار و مەسعود محەممەد و ڕێبوار و هەندێکی تریش هەر بۆ ئەوە ئیشان دەکرد کە ئەو دەڵێ فکری ڕووناکبیری من باس کرد باسی فەردانیەتم نەکرد منەوە تام فەردێکم لێرە دانیشتم فەردم ئێوە خۆتان لەوانەیە منتان بەدڵنەوەی
ئەسان خۆشتان حەز لە فەردانیت ناکەن خۆشتان پێشتان وایە کە فەردانیت فەرسەفەکی بورجوازیە ببوورە دکتۆر من مجرد ئەوە قسەکانی دکتۆر مەحسیدا خوێندنەوەکەی من بەو شێوە نییە وتم ئەسڵا فەردیەت و فەردیەت بەرهەمی مجتمعی بورژوازیە یعنی بەرهەمی مجتمعی ئێمە نییە فەردیەت عیب نییە منم گوتی عیب خوێندنەوەیەوە خوێندنەوەیە من هیچ عیبەت تێدانە باسی بکەی جودایە هیچ عیبەت تێدا نییە مجتمعی ئێمە من ڕوانینێکم هەیە بۆ مجتمعی خۆمان من مجتمعی خۆم دەخوێنمەوە ئێستاکە ئەو پەیوەندیە بۆ لا دوانیە دکتۆر فەرهاد ناتوانێت مجتمعی خۆی بخوێنێتەوە ئەگەر وەک ڕووناکبیرە یعنی ئەوە لە فەردانیەت هەیە بەڵێ لە دوای مەسعود محەممەدەوە ئەو ڕوانی تاک نا من لەگەڵ ئەو خوێندنەوە نیمە من ئەسلان هەر دەڵێم فرد لە فەردانیت ئەندیڤیدوالیزم لە ڕۆژهەڵات نییە میلەتانی زۆر وەڵام بۆ قسانە قوربان هەیە نییە ئەو شتا مشکلەی من نییە بەڕاستی من ئاوا شتەکان ئاوا بە تەجرید نابینم هەیە و نییە و ئازم مەستەلاحات و دچی و من شتەکان وا باز ناکەم من ئەوە قسانم کرد زۆر بەواسەی و ئاگاش لێ و تەحلیلێکی تەریخی ڕووناکبیری و تەریخی فەلسفەی ڕووناکبیریشم بە یەک دقە بۆ کردی باش ئاگاداری باشی مجتمعی خۆم هەم بەڵام لە کۆی مەسەلەکان لای من مثلا من ئێوە بلاتانەوە زۆر گرنگە کە ڕووناکبیر هەبێ پێویستە هەبێ وا پرسیارەکان لەو دکتۆر موحسین دەکەی وەکو ئەوی کاک موحسین دەبێت ڕووناکبیر هەبێ و ئەرێ بۆ نییە کاکە و مەسەڵەن من ئەسڵەن وەکو تۆ بیر ناکەمەوە نەک وەکو ئەویش وەکو تۆش بیر ناکەمەوە بەڵێ نابێ وەکو یەک بیرکەین آخر ئەسڵەن لای من گرنگ نییە ڕووناکبیر هەبێ ئەسڵەن زیان بەخشیشی دەبینە من چۆن لە وەرەقە مەسەڵەن لە وەرەقە سەرفکردن وەرەقەی زۆر سرف دەبێ ئەمڕۆ لە وڵاتی ئێمە بە ناوی ڕووناکبیریەوە چەند تەن وەرەق دەخرێتە ناو ماچینەی چاپەوە قسەی قۆڕی ڕووناکبیرەکانی کورد و کوردستانی لەسەر دەنووسرێ و خەڵک دەیخوێنێتەوە کە ئەو وەرەقانە پاشان هەزار ڕەحمەت لە پیاوێکی زۆر خۆشەویست کاک شەوکەتی شێخ-یەزدین کە شەهید کرا کاتی خۆی پێم گوت بەسەردا شەهید بوو گوتم دەستگایەک هەبێ بۆ کوردستان لە کوردستان ئەو هەموو جەریدەی کە بەکاردەهێنین ئێمە دەچێتەوە ناو زبڵدانەکان لە جیاتەوە بچێتە ناو زبڵدانەکان با بچێتە ناو بەرمیلێک کارگەیەک هەبێ دووبارە ئەو وەرەقانە بکاتەوە کاغەز بۆ ئەوی ئەو هەموو پارەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان زەرەر نەکرد تۆ باسی وەرەقەم بۆکەی باسی زبڵدانم بۆکەی باشە دەڵێم ڕووناکبیر یەکێک لە زیانەکانی وڵاتی من سەرف دەکرێت تۆ چەند تا ئێستا چەند وەرەقە و سەرف کردووە مەلاین زۆر چاکە ڕووناکبیر زیانەیە بە اقتصادی زۆر باشە دکتۆر ژیان مەلاین کام زەرەری چییە دەڵێم وەرەقەی زۆر سەرف دەکرێت زۆر باشە و یەکتراحم کرد بۆ کاک شەوکەت شێخ-یەزدین زۆر چاکە کە بگاتە حکوومەت دەستگایەک دروست بێ ئەو وەرەقانە تەصنیع بکرێنەوە دووبارە بەکار بهێنرێنەوە بۆ ئەوەی زەرەر لە حکوومەت نەدرێ زەرەر نام لە چ نەدرێ ڕووناکبیر مەسەڵەن یەک لە زۆر باشە ئەوە یەکێک لە زیانەکانی ڕووناکبیر دووەم زیانیشت پێ بڵێم فەرموو عقلی جەماعی عقلی حزبی عقلی توێژ عقلی حکوومەتی عقلی ئەم جۆرە شتانە نەک عقلی ئازاد دەخاتە ناو مێشتی خەڵکەوە عقلی توێژ عقلی جەماعەت عقلی مافی ئافرەت عقلی مافی منداڵ توێژ عقلی مافی مامۆستا سندیکای پزیشکان سندیکای نازانچیان مجتەمەعێکین بە جەماعی بیر دەکەینەوە لە جەماعەتێک بینە دەرەوە دەترسین لە تەقالیدێک کە تەقالیدی بەرنامە بەڕێوەبردنە بینە دەرەوە وەکو منی بەسەر دێ دەڵێنەوە پیاوەشێتە مجتەمە کاملەن لەسەر عقلی جەماعی ئیش دەکە لە ڕۆژهەڵاتی ناوە ڕاستی سپی لای باداوە
زۆر باشە جۆلەیە زۆر باشە عقلی کوردی عقلی مجتەمع لەسەر فەرد ئیش ناکە ئەمان زیانەکانی ڕووناک خوا حافیز زۆر باشە ماوەیەکی گاوە بەخۆی دکتۆر مەحسین ئەو باسی زیانەکانی ڕووناکبیری کرد کێشەیەک نییە زیانەکانی ڕۆشنبیر تەواوی توێژ و کەسایەتی و خەڵکی کوردستان و خەڵکی هەموو دنیا ئەلەو کەمە زیانانەی هەیە هەمویان بەڵام کێشەکە ئەوەیە ئەوڵێ وەرەقە سەرفەکرەیە بە چەند دکتۆر خۆشی پێشێکە لەو سەردی کە بزانە دکتۆریشەکە لەو سەرانی کتێبیشی زۆرە خۆی بەڵێ چەند دۆلار بەڵێ زۆر چاکە ئەوە زەرری کەمە بەڵێ ئیش خۆتان کێشەیەکی تری ئالۆستر هەیە کە ئینسان لەوە گەورەترە باوەڕکەم دەبێت ئێمە تێدا دەرچین ئەویش ئیشی نووسەر چییە ئیشی ڕۆشنبیر چییە ئیشی ڕۆشنبیر گەڕانە بە دوای یاخود بۆ لە ناوبردننی کوێرەوەریە ئیترچە کوێرەوەری مێشک بێ یا کوێرەوەری ئابووری بێ یا کوێرەوەری ئاینی بێ یا کوێرەوەری فکری بێ ینی دەرخستنی ئینسانە لە نەو نەهامەتیانەی کە تێیدا دەژی یەک اقتصادیە دوو نەهامەتی با بڵێن هەتا مەرجەکانی ژیان بوون یعنی ئەمە بۆ خۆی کێشەیەەکە ئیتر باوەڕکەم لەوە زیاتر نییە زۆر باشە زۆر باشە دکتۆر ژان ڕوومان تێکەیتەوە ئەرشی ڕووناکبیر ڕێزگرتنە لە بەرامبەریش ئەگەر بەماناترین ڕێزگرتنە زۆر چاک ئازاد بەجێتانم هێشت زۆر باشە دکتۆر تەقلیدکردنەوەی هەندێک ڕووناکبیر ناوێنێکی لاساییکردنەوە دروستکردنی فۆرمێک بۆ خۆی بۆیە بڵێن من عجیبم من سەرسوڕهێنەرم من وام تۆ نا بەڕاست من هەر کە ڕووناکبیرم لە باشە تۆ تە ڕووناکبیر نیم حەزیش ناکەم پێم بڵێ ڕووناکبیر باشە دکتۆر کەواتە وتمان ئەرشی ڕووناکبیر ئەوە زەرەرە مادیەکانە زەرەر اقتصادەکانە زەرەری زۆرترە بەڵایە وەکووت نا بەڵان نیە زەرەری زۆرترە زەرەری زۆرترە لە قازان باش بۆ فکر زۆر باش مشکلم لەگەڵ کەس نیە باشە کۆمەلگای کوردی فکری ئازاد چۆن بخوێنینەوە کەواتە چێ بیان خوێنێتەوە کۆمەلگای کوردی تاک ئەو تاکانە چییە ئازادی تاک یەکەم گۆڤار تاک ئازاد لەدایک بوو ناوی ئازادی بوو بەختیار عەلی دەری کرد لە 93 لە دوای ئەو گۆڤارێک بۆکسی زیاتر بوو گۆڤاری وێران بوو وێران بە معنای وێرانکردنی سیستەمێک و دروستکردنی وێران تۆ بوێریت تاک دەبێت دروستی بکە نالی شاری دەنووسی بەڵام بووە نەک زلەیەک لە زەوقی ئەو سەردەمی خۆی زەوقی شار بەڵام لە هەمان کاتیشدا درەنگتر بووە خودی کەرەستەی ڕووناکبیری بۆ زانکۆکانمان بووە خودی مەتریالەکانی با منش زارێک بڵێ ڕۆشن بیری کاتە لا دوای کوردستان نالی تاچێکی گەورە بوو بەڵام چی بە مەستورە کرد یەک هەدیەی دایە ئەو ناودنی هەدیە جوانترین هەدیە جوانترین هەدیە شاعیر دەبێ ئەوها بێ تاک بوو ئەوە بکە ئیشمان بە ڕووناک بیران نییە ئێمە ئیشمان بە فکری ئازاد هەیە فکری ئازاد چیە دروستیەکە دکتۆر تاکەکان ئەو تاکە دروستی دەکە لە سەرەتادا شعرێک دەنووسێت دوایی چیرۆکێک دەنووسێت دڵی خۆش دەبێت یان پارچە مۆسیقایەک دەنووسێت یان شتێک دەنووسێت دوایەوە چیرۆکێک دەنووسێت دوای لە مەقالات دەنووسێت دوای دەکەوێتە سەر گۆشت نووسین دوای دەیدا دەبێتە واڵتەر بنیامێن سیستەمێکی فکری تایبەت بەخۆی هەیە سیستەمی فکری واڵتەر بنیامێن دەبێتە ژان پۆل سارتەر ئەمانە مفەکرن ئەمانە ڕووناکبیر نین لە کووردا ئەم تاکە دروست بووە سیستەمێکی تایبەت بەخۆی بەختیار عەلی پێش بەختیار مەسعود محەممەد ڕێبوار سیوەلی هەوڵ دەدا کە من ڕۆژێک ڕێبواریشم وتم بە ڕێبوار لە مێژە چونکە ماوەیەک دڵمان لە یەکترێشا بوو ڕۆژێک ئەو چاوی منی دیت لە سۆران بووین منیش چاوی ئەوم دیت چاومان من چاوی ئەوم پاک دیت نازام ئەویش چاوی منی دەبێت پاک دیبێ
چکە کە من ماچیم کرد ئاش بووینەوە پێشی ماوەیەک ئاش بووینەوە ماوەک بوو ئەو چاتر ها ئەو چاتر ڕێبوارم خۆش دێ محەممەد مکری قسەم لەگەڵی نەبوو جۆیز بلۆ هادووتی یەکێک لە چرۆک نووسە باشەکانم نیشاندا بردمە لای محەممەد مکری کوتمەوە محەممەد مکری باشترین چرۆک نووسی ئەمڕۆمان ئەم چوارن قسەشم لەگەڵی نەبوو مەبەستم مەسائلی شخصی نابێ بێن مەسەر بەڵێ ئەم محاولانە هەیە بەڕای من بەختیاریش سیستەمێکی فکری خاص بە بەختیار وەک چۆن سیستەمێکی فکری خاص بە ئەمانۆیل کانت هەیە سیستەمی ئەمانۆیل کانت جیاوازە لەگەڵ سیستەمی مارکس سیستەمە دەربچی قبولت ناکە دەلێت تۆ لە مارکسێت لادایە بچی مەسەرەن بڵێن ڕاوەسە دەسەڵاتی حکوومەت بدەیتە توێژێک نەدەیتە پرۆلیتاریا لە سیستەم دەردەچی دەبینی ئەمە سیستەمی فکر ئەو هەیە ئەوها دەربچیەوە ئەم سیستەم باشە ماوەی بەرنامەکە لەماوەکەواتە خاص بە بەختیارە من تەمەنا دەکەم 100 کەواتە ئەوانە تاکن ئەتوانن کۆمەلگا بگۆڕن تاکن ئەتوانن ناگۆڕن چیەکەن لە کۆمەلگا فکری ئازاد بەناو مجتەمەعدا دەڕۆن بەناو کۆمەلگادا دەڕۆن لە ناو بەرنامەی تۆشدا ڕادەوەستن هەڵدەستنەوە سیستەمی بەرنامەت تێک دەدەن زۆر چاکە دەست بێرە سیستەمی بەرنامەی تۆش تێک فەرموو بەر لە بەناو کۆمەلگادا دەڕۆن بەناو کۆمەلگادا دەڕۆن فکری ئازادن بەختیار عەلی دەتە سلێمانی لە کۆڵنەوە مەسعود مەحەمەد دەچووە دیوەخانی مەلایەندا دەنیشت دەیگوت نەخێر جەنابی مەلا دکتۆر ژاماوە نەماوا مامەوە ببینەوە دکتۆر مەحسین مەلای دینی حەقیقەت لەگەڵ ئەوەیە کچ بچتە مەکتەبێ زۆر باشە مەسعود مەحەمەد ئەو قسانەی ئەو کتابانەی بەناو مجتەمەعدا دەجێڕە فەرمودانی شەرەوە بەخێر بێتەوە جارێ دانا دکتۆر ماوە خواحافیزەکە من نەیکەم دکتۆر مەحسین بەڵێ ئەمە فکری ئازاد بەم شێوەیە بێت تەسەڕوفکە والله نازانم فەرهاد ئوسلوبی خۆی هەیە و ئەوەی خۆی هەیە بەڵامیش لە هەمان کات ڕێکلامەشی باشش بۆ هەندێک برادران دەکات کە من هیچ کێشەیەکم بەرامبەریان نییە ڕێکلامم بۆ دکتۆر ئەو ماوەی بابەتەوە ئەو ماوەی یابەتەوە عەلی و ڕێبوار سیوەیلی هەیە مەی خوێندنەوە دکتۆر ئەومانانی خۆشەویست ئەو ماوەی یابەتەوە هەرچی کتێبی ڕێبوار و بەختیار عەلی هەیە شێرزاد حەسەنیش مەی خوێندنەوە باشە دکتۆر باشە ئەوە ماوەی یابەتەوە بە ئەویش ماوە بینەوە ئەوەی بسەلمێنم کە قسەکەی ئەو غەڵەتە باش فەرموو دکتۆر ئەو تاگەتوانێ شتی گەورە بکە ڕاستەکە وایە ئەو قسەیە زۆر ڕاستە بەڵام ئایا تاک لە لای ئێمە هەیە کێشەکە لێرەیە ئێمە ئای من چیم ئەی تۆ چی ئەی خۆچی دکتۆر ژیان ئەبینی باش ئەو ماوەی یابەتەوە ئیحساس زۆر نەکردن باشە کەم و دەڕۆم ئیحساس نەکردن بەوەی کە تۆ نیت ئەحساس بەخۆی ناکەکە هەیە زۆر باشە دەلێت تاکمان نییە زۆر باشە دکتۆر تاکمان نییە زۆر باشە دکتۆر ژیان پرۆفیسۆرێکەوە بڵێ ئەی مەلات بڵێ دکتۆر تاک دەڵێ هەبێ باشە تاگە بێ هەبێ فەرموو وەڵام بۆ قسانە من ڕوانینی خۆم هەیە ینی تێبینی خۆم و ڕوانی خۆی خوێندنەوەی خۆم هەیە و مەسەلەکەش پێویستی بە باوەڕکەم بە وردبوونەوە و هێمنبوونەوەیەکی خەست هەیە ینی من هەز دەکەم بە درێژایی ئەم 500 ساڵی دوایی 500 ساڵی دوایی کۆمەڵانی ڕۆژهەڵات زۆر بە شێوەیەکی تەبیعی گەشایان نەکردووە ئێمە فۆرمێکمان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاز لە ناو میلەتانی مسلمان بە تایبەتی هەموو کورد و مسلمان و عەرب و هەمووی دەگرێتەوە تا ڕادەیەک ئەویش بوونی فکری دیسپۆتیزمە ئەم فکری دیسپۆتیزمە لە یعنی زۆرداری سیستەمی زۆرداری سیستەمی کۆیلە و سەردار و کۆیلە ئەم سیستەمە ئەم ڕۆژ لە هەر سەردەمەیەک فۆرمی خۆی گۆڕیوە هاتووە گەشەی کردووە ئەم ڕۆژ ئەم فۆرمە لە ناو کای ڕۆشنبیریش دەدۆزرێتەوە سەردار و کۆیلە هەندێک ڕۆشنبیر هەنە خۆیان بە سەردار دەبینن هەندێکی تر بە کۆیلە دەبینن
هەندێک بۆ یەکەم جار جەماعەتی بەختیار و ڕەحەن زۆر باشە. ئەوانە بەکارێنەوە بەختیارە وشەی بەکارێنەوە مەجال بواری دەبەکاردێن بەڵێ دکتۆر جان دکتۆر جان ئەو وشەی خەڵق کرد بوو دوو بیرکردنەوەی جیاواز بەڵام لە یەک شوێنەوە یعنی هەردووکتان ئەگەر من لە نزیکەوە کەمێک ئاگادار بن هەردووکتان خاوەنی سەقافەیەکی فەڕەنسی بەڵێ بۆ دکتۆر دەڵێت تاک زەڕورە تۆ لا دوایە ڕووناکبیر بە مانای ڕووناکبیر تا ئێستا نەیتوانیوە خاوەن مەفهومی خۆی بێ خاوەن پێگەی خۆی بێ زۆر بە کورتی ماوەی بەرنامەکەمنەوە بە یەک دیار کاکە لەبەر ئەوەی ئێمە هەز دەکەم لە کۆمەڵگەیەکی لە سەردەمێکی گواستنەوەی زۆر شارستانیدا دەژین ینی لە سەردەمێکی ئینتقالی کۆمەڵایەتی سیاسی فەرنجیدا دەژین سەردەمێکی ئینتقالی هێشتا نەگەیشتونێتە ئەو ئاستە هێشتا نەگەیشتونێتەوە ئاستە باڵایی کە هەمووی بەرهەمێنانی فکریمان هەیە معنایەوە نییە ڕۆشن بیرمان نییە زۆر چاکە دکتۆر دواوتە زۆر بە کورتی ماوە نەماوە بەڕێزان زۆر سپاس بینەرانی خۆشەویست ئەمەش مۆدێلێکی تری دکتۆر فەرهاد بەڕێزان تا بەرنامەیەکی تروکردنەوەی کەوانەیەکی نوێ ڕێزی محەممەدوی ئامادە و پێشکەشکاری بەرنامە قوڵ بفەرموون سپاس دکتۆر ژیان